ڕێگایەک لە بەردەمی کۆمەلگای ئێمەدا بۆ ئەم وەڵامە بۆ وەڵامدانەوە بەم تەحەدایی دەسەڵات بریتیە لە بەشداریەکی بەرفراوان لە هەڵبژاردنەکاندا سی حوزەیران بریتیە لە شەرم نەکردنی دەسەڵات لە پیشاندانی ڕۆڕاستەقینەکەی خۆی. ئەو تەحەدای جەنابە باسی ئەەکەی تەنانەت لە دەست هێزە سیاسیەکانە نەماوە ئەوانەی کە لە دەروی پارتی یەکێتی تەحەداکە کەوتۆتە لای هاوڵاتی. ئەوەی پێمان وابێ کۆمەڵی انتخابات کراوە و ئەو انتخاباتەوە هێمای ئەوەیە کە لە کوردستانە دیموکراتیەت هەیە وهمێکی گەورەیە. تا هیچ جیاوازێک لە نێوان یەکێتی بەبوونی تاڵەبانی و یەکێتی لە غیابی تاڵەبانیە هەیە لە ڕووی سیاست و استراتیژی و بیرکردنەوە. پرۆسەی سیاسی لە کوردستانە ڕووی لە بە سوڵتانیکردنی دەسەڵاتە بەرەو بە سعودی بوونی دەسەڵاتە ڕۆ. چاوپێکەوتن لەگەڵ نووسەر و ڕووناکبیر دکتۆر مەریوان وریاقانە بەشی دووەم شەوی یەکشەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.